ئەمڕۆ باسی پەڵەی پێستەکەین بە میوانداری دکتۆرە بارە قادر کە پسپۆری نەخۆشەکانی پێستە. دکتۆرە بەخێر بێت و باەکسەر بەوە دەست پێ بکەین پەڵەی پێست مەبەست لە چییە؟ هەموو ڕنگۆڕانێکی پێست بە پەڵە دانرێت؟ زۆر سپاس دکتۆراوات. پەڵەی پێست بریتێ لە دروستبوونی ڕەنگێکی قاوەیی یعنی شینێکی تۆخباڵ یا وەکو ڕۆژ ئاسایی لە سەرڕۆی دەموچاوە هەندێک جایش لە دەست و ڕەنگە لە قاچیشا دروست ببێت و شوێنەکانیشی ئەگۆڕێت ینی کە ئەڵین پەڵەی پێست ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر دروستبوونی پەڵەکەی لەسەر دەموچاوە ڕەنگێکی قاوەیە تقریبا. زۆر باشە. هۆکارەکانی پەڵەی پێست چین؟ ئێمە هەر وا باوەکە و ترێ بچیتە بەر هەتا و پێستت تۆخە بێتەوە تووشی پەڵابی تەنها هەتاوە یاخود هۆکاری زۆر زیاتر و ڕەنگە مەترسیداتریشە بن؟ ئەو قسەیە زۆر ڕاستە. بەشێکی سەرەکی بەرکەوتنە بە تیشکی هەتاوە بە تایبەتی لە وڵاتی ئێمەکە گەرمە و هۆکارەکانی تێژۆک و کاری ئایلی دەورەبینێ ئەگەر بۆ نمونە خانمێک دایکی پەڵەی پێستی هەبێ خوشکەکانی پورەکانی پەڵیان هەبێ ئەگەری زۆرە ئەمیش لە داهاتوە تووشی پەڵەی پێست بێت. ینی ئەمە یەکێ لە هۆکارەکانە جگە لە هەتا و هۆکاری ئایلەیی هۆکاری تیژۆک و بەکارهێنانی دەرمان بە تایبەتی و خانمانی حەبی دووگیانی بەکارێنن یان حەبی ئەوانی کە لە هۆش خۆیانە چەند پێویستەکان دێ حەب بەکاربێن. یەکێ لە زەعافاتەکانیان حەبانە دروستبوونی پەڵەیە لەسەر پێست و هەندێک نەخۆشی تریشمان هەیە بۆ ناوانەی کە نەخۆشی غودەیان هەیە ئەگەری زیاتریان هەیە پێستیان تۆخێت و پەڵیان هەبێت لە چاو کەسانی ئاسایی. غودەی تەمەڵ یا غودەی زۆر چالاک؟ هەردوو غودەکە ئەتوانێ بیکات لەبەرەوەی ڕێژەی خۆی ناچالاکی لە کاری غودەکە ئەبێتە هۆی ئەوەی کە خانی دەنگکۆڵە میلانینەکانی ناو پێست چالاکە کاتەوە ئەو ئەمەشە بێتە هۆی ئەوەی کە پەڵە دروست بێت. زۆر باشە. بە پێی جۆرەکانی پەڵە چ جۆرێک پەڵە ئەگەر ئێمە وەکو بڵین نیشانەکانی بڵین مەترسیدارە و پێویستە بە زووترین کات بچینە لای پزیشک یا دەلالەتە بۆ بابەتێکی تەندروستی گەورە؟ خۆی سێ جۆر پەڵەمان هەیە. ئەو شێوە ئاساییەکە کە باوە لە ناو خەڵکا پێڵێ پەڵەی سەرپێستم هەیە و پەڵەی ترەیە پەڵەی ژێر پێستەوە ینی جیوی ناوەگرێتەوە. هەشمانە تێکەڵەیەکە لە هەردووکیان هەم سەرپێستی هەیە و هەم بەشی ژێرۆی پێستی هەیە. ئەو کاتێک کە چێتە لای پزیشکی پێست ئەوە توانێت بە ئامێری تایبەت کە وچلایتی پێڵێن لای خۆمان سەیری ئەکەین. ئەوانەی کە تۆخ ئەبێتەوە لە ژێر ئامێرەکە ئێمە پێڵێن پەڵەی سەرپێستە. تۆزە دڵمان بەمە خۆشە لەبەرەوەی عیلاجی ئاسانە استیجابەی بۆ عیلاجەکان کە نووسین بۆ نەخۆشەکە ئاسان و زووتر ئەڕوا. بەڵام ئەوانەی کە تۆخن و ئەوانەی کە تێکەڵەیەکن لە هەردوو ینی بەشی سەرەوەی پێستی گرێتەوە بەشی ناوی پێستی گرتوتەوە تۆزێ عیلاجی زەحمەتە پێویستەکە ینی وەکو چۆن ستێپەکانی تری بەرکەوتنی هەتا خۆی بە دوورگرێتەوە گە حەبە سەبەبەکەی بیوەستێنێ گە نەخۆشی عیلاجی بکە لەگەڵەوەشا ئینجابێ مەڵ هەموو شتانە بەکاربێنێ. زۆر باشە. بەڵام ئەو کەسەی کە پەڵەکەی هەیە هیچ نیشانێکی وازە هەیە کە لە جسمیە لە بەشەکانی تری لە شیا جگە لە پێست دەرکەوێت بۆی بزانێت کە ئەمە بابەتێکی تەندروستیە بەدەر لە پێست؟ خۆی پەڵە بە شێوەی گشتی ترسی نییە وەکو ترس ئێستا بترسی ئەمەکە نیشانێکی نەخۆشی بێ بەڵام ناخۆشە کەسەکە پێی مۆرتاحنیە هەموو ڕۆژە تۆ دەموچاوی خۆتە بینی لە ئاوێنەیە زیاتریش لە ئەو شوێنانەیە کە دەرئەکەوێت بۆی ئێمە زۆر تەرکیزمان لە بەکارهێنانی دژە خۆر و تشکی خۆرە لەبەرەی تەرکیزی ینی پەڵەکە لەسەر دەموچاوە لە دەموچاویش لەو شوێنانەیە کە هەتاو لێیە ناو چاوانەگرێتەوە سەلوتەگرێتەوە ڕوومەتەکان و چەناکاگرێتەوە ینی وەکو بڵێ نیشانێکی مەترسیداری نەخۆشی بە نیشانی مەترسیدار نییە بۆ هیچ نەخۆشیە ئەگەر پەڵەیەک بێ کە دروست بوو بێ بەس ئەبی جیا بکرێتەوە بۆ نمونەتۆ پەڵەمان هەیە نەخۆشاتۆ بەلایەمە توتی پەڵەی سەرپێستم هەیە کە فەحسی ئەکەین سیرەکەی نەخێر ئەمە پەڵە نییە بەڵکو نیشانەیەکە لە زیکماکی و هەیەی بەشێکی چاویشی گرتوتەوە ینی لای گوپی گرتوتەوە هاتوتە خوارەوە ئەمە خۆی هەر لە زیکماکی و هەی بووە بەڵام بە پێی کات لە تەمەنێکا کە زۆر دقەتی خۆیاوە هەستی پێکردو وەکو نیشانی مەترسیدار ئەمە ناتوانین بڵێن پەڵە نیشانی مەترسیدار. زۆر باشە. دکتۆرە با باسی ئەوە بکەین پزیشکی پێز لە چاو پزیشکانی ترە دایم ڕای وایە ئەڵێ خۆتان مەخەنە بەرەتەوە ئێمەش دایم باسی واکەین کە هەتا بۆ ڤیتامین دی باشە چۆن باڵانسێ دروستکەین لەم نێوەندەیە کە هەم هەتاو لێمان بە و هەم زیانیش بە پێز نەگەێنێت. بە دەرەجەی یەکەم دژەخۆر بەکاربێنی پێویستەکە لە هەموو کاتە دژەخۆر بەکاربهێنێت و ئەو دژەخۆرانەشی کە SPF-ەکەی لە سەروی پەنجاوە ینی پەنجاو زیاتر بە ڕێژەیەکی بەرچاو ئەتپارێزێ بۆ وڵاتی ئێمە لە سەر و پەنجاوە ئەڵام پێویستە جوان بەکاربهێنێت ینی تۆ 20 دقە پێشەوە بچیتە دەرەوە ئەبێت تەبەقەیەکی باشی لێ بدەیت لە دەموچاوەکە
زۆر جانەخۆش بەس بە حاڵی ئەیات یعنی ئەبێ هەموو دەموچاوەکە بە تەواوەتی داپۆشتێت ئەگەر شوێنەکانی تری جسم بەرهەتاو بکەوێت دەستی شت پێویستەکە فەرقی نییە دەستی شەژوک و دەموچاو ترسی هەیە نەکە بۆ دروستبوونی پاڵە ینی خانی سەرەتانیەکان لەنجانی تشکی خۆرە بە زۆری دروستە بن تەنها پەڵە نییە کە ئێمە ترسمان لێی هەیە و پێش چوونە دەرەوەش ئەفۆ پێش چوونە دەرەوەش پێویستەکە تەبەقەیەکی تر بە جوانی لە دەموچاوەکە بدرێت بۆ ئەوی بتپارێزێت واتە دوو چینی لێ بدرێن ئەبێ دوو چینی لێ بدرێ و دژە خۆرەکان بە عام 2 ساعت و نیم تا 3 ساعت دەتپارێزێت پێویستەکە ئەگەر ئەڕۆیتە دەرەوە زانی فترێکی زۆرە مێنیتەوە یا ئەو کاتێک کەیتەوە لە داوام پێویستەکە لەبەر هەتاوە بێتەوە پێش ئەوە دیسانەوە بێ بیکەیتەوە کەواتە تەنها بۆ دوو کاژمێر توانیت سوودی لێ ببین بەڵێ دکتۆرە پرسیارە تۆ بەڕاستی ئەمە وەڵامی ئەوانی ژوەرگرین یەکێک لەوانە ئەڵێ تشکی خۆرە بێتەوە دروستبوونی پەڵەی قاوەی و خاڵی قاوەی مەبەستی بەڵێ ئەبێت ئەوش بەپێی پێستەکە ئەگۆڕێنەوەیەتی پێستەکە زیاتر کەسانی کە بوونە دەرەجە 1 و 2 پێستەکانیان خاڵە قاوەیەکان لەوانە دروستە بێ بەڵام ئەیکات بەڵێ پرسیارێکتر هاتووە ئەڵێ حەملی هەبوو ئێستا دوای مناڵبوون مناڵەکەشی 7 مانگە بەڵام پەڵەکەی هەرماوە ئەو پەڵەیە ئەڵێ بە چی هاچێت وەکو لاچوونەکەی خۆی ئەگەر حەملی یەکەمی بێ زۆربەی کات کاڵە بێتەوە بە تایبەتی گەرە و باگراوندە ئایلەی نەبێ بڵێ پێستی خۆشی تۆخ نەبێت چکە زیاترەوانەی کە پێستیان تۆخەت ئەگەری مانەوەی پەڵەکە بە دژای ژیان لەگەڵیانە هەیە بەڵام ئەگەر پێستی زۆر تۆخ نەبێت و خۆی بپارێزێت و دژە خۆت بەکاربێنێ زۆربەی کات دوای حەمل کاڵە بێتەوە ئەگەری هەیە لە حەملەکانی ترا دیسانەوە دروست بێتەوە وەکو چارەسەر ئێمە تەرکیزمان لەسەر دژە خۆرەکەیە بەوانە هیچ بەکاری بێنێ بە مەزبوطی شێ بەکاری بێنێ و هەموو ڕۆژێک شێ بێ بەکاری بهێنێت و جگەلەوە کرێماتیش هەیە توانین بۆی بنووسین باشتر وایە بەپێی قوڵی ینی پاڵەکە ئەگەر زۆر قوڵ بوو ئێمە خۆمان وەکو پزیشکانی پێست چەند نوعێکی کرێمی بۆ تێکەڵەکەین بۆی زووتر ئیش بکات و زیاتر بچێتە ناوە هەندێشتی تریش هەیە توانین تەخشیری بۆ بکرێت یان لێزەریش ئەوانەش ئیسفادەی لێ کاواتە چارەسەری هەیە و نیگەران نەبێت زۆر باشە بێگومان بینەرانی خۆشەویست لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە ئێستا توان پرسیارەکانیان بنووسن لە پێجی فەرمی کورسات بۆی وەڵام وەربگرن دکتۆرە پرسیارێکتر هاتووەڵێ قراغی لێوی پەڵەیەکی شینەوە بووی هەیە ئەڵێ مە بە چی هاشێت جۆرێک لە پەڵەمان هەیە لە پێستا دروستە بێ بەهۆی بەکارهێنانی میکیاجەوە میکاپانی کە ڕۆژانە بەکارهێن لێ مادەیەکی تیا ئێمە پێڵێن فرێگرنس ئەمە یا بۆن ئەیا بە میکیاجەکە کە بەکاری هێنێت یان لە هەندێک دەرمانی شائەکرێ دەرمانی تۆبیش بێ پزیشکیش بێت یایە بێت ینی بەکارهێنانی کە بەکاری هێنێت و تشکی خۆل لێی ئەیات پەڵە دروستەکە لەسەر پێستەکە ئەمە زیاتر بە شێوەی وەکو پەڵەکانی تر نییە بڵێ قەبارەیان پان بێت ئەمە لە شێوەی خەتا دروستە بێت ینی چۆنەڵی لق و پۆبدارە تەسەورەکەم ئەمەیان زیاتر لەو شێوازە بوو بێت یان میکاپ میکیاجێکی بەکارهێنا و تشکی خۆر بەکاری لێنی لێ یاوە ڕاستەوخۆ بۆیە دروست بۆ لەسەر پێستەکە ئێمە ئاسایی وەکو پەڵەیەکی ئەتیادی دەتوانێت چارەسەر وەرگێت زۆر باشە و خانمانی مایکەپ بەکارهێنن هەمان مایکەپەکان دژەخۆری تیا یاخود پێویستە بەجیا بەکار بهێنرێت دژەخۆرەکانی سەی مایکاپەکان عادەتە نووسراوە لە سا 5 لە سا 15 ئەمە زۆر کەمە ناتوانێت نەبێت کەواتە چی بکەن سەرەتا دژەخۆر بەکاربێن دواتر مایکەپەکە یاخود بە پێچوانەوە دژەخۆرەکە بەکاربێنێ وەکو بتوان دوای 20 دقەیەک دیسان و جارێک چ بیکاتەوە دواتوانە مایکاپ کا بەسەریان کەواتە سەرتا بێت دژەخۆرەکەی لێ بێت و پێستانی کە زیاتر پەڵیان تیا دروستە بێت پێستە سپی و تەنکەکانن یاخود بە پێچوانەوە زیاتر ئەوانن کە دەرەجەی 3 و 4 ئەوانەی کە تۆخن پێستەکانن ئەگینا ئەوانەی کە خۆیان تەنەکەن بە ئاسانی لەبەر هەتاوە یەکسەر سوورە بێتەوە ئەسووتێت هەزارەکە خۆی پارێزێت بەس ئەوانەی کە پێستیان تۆخە کە ئەچێتە بەر هەتاوە لەبەری ئەو سووربوونەوەی نییە پێستی ناسووتەوە ئازانی کێشەی نییە لەبەر کاتی زیاتر بێنێتەوە لە هەتاوە بەڵام دوای ئەوە زۆر بە ئاسانی ڕەشە بێتەوە دەموچاوی ئەسووتێت زیاتر ترسمان لەوانەیە کە پێستیان تۆخ دروستبوونی زیبکە لە کاتی گەنجێتیە تا چەندێک کارە بۆ پەڵە یاخود ئەگەر ئەو زیبکەی دەستکاری نەکرێت پەڵە دروست نابێت ئەگەر کەسەکە پێستی تۆخ بێت و ئایلەکەشیان خۆیان ترسیەوەیان هەبێ بڵێ ئایلەی هەیە ئەوانەی کە پەڵەیان هەیە ئەگەری زۆرە هەر کامل لەو زیبکانە شوێنەکەی بێ بە پەڵە زۆر باشە هەر پرسیارێکتر هاتووەڵێ
من لە تەمەنی گەنجیش دەرچووم و لە دوای 25ەوەیە بەڵام هێشتا زیبکەی هەرماوە ئەمە بەڵێ دەموچاوی زیبکە ئەمە ئەڵێ ئەمە بەچی دانرێ خۆت هۆکار چییە؟ زیبکە لە زۆربەی ینی لە ئەتوانین بڵێن لە هەموو تەمانێک ئاگەی دروستبوونی زیبکە هەیە ئێمە لە مناڵە زیبکەمان هەیە خۆشە چارەزایەوەیان کاتوە و لە گەورەشە هەمانە باشە ینی تەمەنێکی دیاریکراومان نییە بڵێن ئیدلا گەشتیتە تەمەنی چند ساڵی بۆ نێتی تۆ نابێت تووشی زیبکەوی لە هەموو تەمانێکە ئەگەری زیبکەمان هەیە شەرتیش نییە تەنها بەهۆیەوە بکە پێستەکەی خۆی زیبکەکە جاری وایە عیلاجێ بەکارێنێ دەرزی بەکارێن نەمی کە ئێستا تێکەڵێکەکەن و خۆیان بەکارێن نەم شتانە ئەوە ڕەنگە ینی هۆکارێکی تر بێ حەبی ستیرۆیدەکانی خوارد دەبێت زیبکەی کردبێت تەنها پەیوەندی بەوە نییە بڵێ لەش خۆی دروستیەکە هۆکاری دەرەکیش تەسیری هەیە لەسەری زۆر باشە پرسیارەکەات وەڵێ گەر من بمەوێ بەدەر لە چوونە سەردانی پزیشک پەڵەیەکی تەنکی سەرڕومەتم هەیە و بەهۆی هەتاوە وای لێ هاتووە ئەڵێ چی بکەم لە ماڵەوە بەر لەوەی سەردانی پزیشکەکەم بۆی پاڵەکە خۆی کاڵبێتەوە شتێک هەیە خۆی بکات ئێمە وەکو ئەوەی کە لە ماڵە بەکاری بێن تەناتوان دژەخۆر بەکاربهێنێت شتی تر کرێمات هەیە لە بازاڕە مەبەستی بەبێ کرێم و بەبێ بەشتی سروشتی ناتوانێت بەشتی سروشتی بەڵام پێویست ناکە ئەگە هەڵەکەی یەکەمە و زۆر دیار نییە پێویست ناکە زۆر قەلەف بێ لەسەری چکە خۆی دژەخۆر بەکاربهێنێ خۆی بپارێزە وەرزی پاییز و زستان شکاڵە بێتەوە بەڵێ نەشمێنێت کەواتە خۆپاراستن لە خۆر پەڵەکە کاڵەکاتەوە بەڵێ هەندێک جار بۆ سووتانی بەرخۆر ئەوەی کە زۆر لە بەرخۆرە مێنێتەوە گزانەوەیەک دروستەکە و ماستی لێن ئەم پەیوەندیە پەیوەندیشی زانستیە یاخود هەڕەمەکی هاتووە نییە لە بینیانانە هیچ شتێکی زانستی نییە لەبەرە تەسەڵەکەم بۆی خەڵخۆی حەسکا لەبەری فێنک بێتەوە هەرەوەندێ هەر ئەوەنە بێ گیناوەکو لایانی زانستی لایانی زانستی باشە ئەوانەی لەبەر خۆر ئەسووتێن بە نمونە چەند کاتژمێرێک ڕۆژێک لەبەر خۆرەمێنێتەوە وابەرە و بەهار و ئەوە چین چی بکەن ینی شتێک کە زۆر خێرا بێت دوایەوەی کە هەستەکەن پەڵیان لێ دروستە بێت و یەکسەر لەو ڕۆژە پێستیان ئەسووتێتەوە چەند بتوانێت خۆی فێنەکاتەوە باشترێکە بەڵێ چەند ڕۆژێکیش لە ماڵت بمێنێتەوە با تشکی هەتاوەکە لێ نەیات بە بەدامیشە بێت خۆر بەکاربێنێ لە چوونە دەرەوە لە چوونە دەرەوە ئەگەر دەرێت پێستەکەی کاڵ بێتەوەی کە زۆر سپین و چاویان شین و سەوزە زووتر باشە بنەوە گەری ئەوەشیان نەبێ پەڵە بەڵامانی کە پێستیان تۆخە ئەبێ زۆر ئاگیان لەخۆیان بێت باش هەر لەسەر پێست پرسیارێکاتوە بەڵام ئەمان پەڵە نییە بەڕاستی ئەڵێ پێستی سرم چەورە چی بکەم ئەوەی کە پێستی سەریان چۆرە پێستەکە ڕۆژانە بشۆرێت ئەبێ ڕۆژانە بشۆرێت ئەوە چارەسەر ئەویان باشە لەبەری چۆرەکە نامێنێتەوە لەسەر پێستەکە و کرۆشیش دروست نابێت و شامپۆی تایبەتیش هەیە ئەو شامپانی کە کیتۆکۆنازۆلی تایەتە هەر پرۆداکتێک بێ لە هەش شوێنێک ئەتوانێت بەکاری بێنێت چی لێ ئەکات پشکی پێستەکە ئەنی چوری پێستەکە ڕاگرێت و پێستەکە پێستی سەری تا حەدێ وشکە بێتەوە بەڵام چارەسەرەکە بەو جۆرە نییە بڵێ بنە بڕیەکات و نایهێڵێت هەندێک نەخۆشیمان شتوان هەیە لەوکو لە پێست و لە قژات پێویستەکە ینی بە درێژایی ژیان بەکاری بهێنیت ئەمە ژێکێکە لەوانە پێویستەکە تا ڕێژەیەکی زۆر بەکاری بێت ئەو جۆرە شامپۆش هەر بۆ شەوەیە کرێشی سەری مناڵی ساوە ئەمان چی لێ بکرێت چ زۆر دایک و باوک ناوێرن لێ بکەنەوە ترسی نییە وەکو ترس بڵێ ئاساییشە بەڵامەکوی ئەزێتی مناڵەکە ناتوانێت پێشەوە بەڕۆنی زەیتون چوری بکات بە شانەیەکی وەرتی لێ بکاتەوە ئەگەر دەموچاوی ئاسایی بێت بڵێ ئێگزیمای نەبێت لە دەموچاویە ئەوە هەفتی سێ چوار جاروی شووا زۆر باشە هەر جارێکیش دوای شتنەکە کە کرۆشەکە دەرمەبێت و باش بە شانەیەکی ورد بۆی لێ بکاتەوە ئەگەر ئێگزیمای هەبێت ئەگەر ئێگزیمای هەبێ بەس باش سەری پشوا بەجیان چکە ئەوانی کە ئێگزیمان هەیە پێستیان وشکە شۆردن بۆیان باش نییە ئەو کاتە بە سەری پشوا بەجیا و دەموچاوی نەشوا لەگەڵی و شانەیەکی لێبا خۆی ئاوا زۆر بکات شامپۆی تایبەتیش هەیە توانێت بەکاری بهێنێتەوە پرسیارێکات وڵە دژەخۆر لە چی دروست کراوە گەر خۆمان دژەخۆرمان دەست نەکەوێت شتێک بین لە پێستمان شتی وابێت شتی تا بە ئیانی بکەین بەڵێ نەمبیستوە شتیوە ئەگەر دەستە نەکە و کڵاوێ بکەرە سەر شتی ڕاستە خۆ بەربگریرە هەتاوەکە بەڵێ پەڵە و چاڵی دوای دروستبوونی زیبکە یاخۆ شوێنەواری زیبکە ئەڵێ چارەسەر شتی نوێ چی هەیە وەکو پەڵەکە توانین کرێمات بەکاربهێنرێت جگە لەوەی کە دشە خۆی شەرێ بەکاربێنە خۆی بپارێزێ وەکو چاڵەکەش دەرمانی تایبەت هەیە ئەین لە قەراخی چاڵەکانەوە تووزە پێستەکە بەرزە بێتەوە لەگەڵی ینی
وەکو ترۆمایەک وایە بۆ پێستەکە یارمەتی دروستبوونی کۆلاجینەیە لەژێر چاڵەکانەوە خانی گەشەکان زیاکە لەو منتقەی پێستەکە بەرزەبێتەوە. بەس ئێستا تەکنیکی تازەش هەیە، لەیزەر هەیە، ئەنواعی لەیزەر هەیە توانین بۆ چاڵی زیبکە بەکاربهێنێت. زۆر باشە. ئەو چارەسەرانی کە بۆ زیبکە بەکارێ هەندێک جار ئەو کەسە بێتاقەتە بێ ئەڵێ ئەمە مانگێک نییە و دوان نییە، بەگشتی ئەکرێ بڵێن چارەسەری پەڵە و چاڵی دوای زیبکە چەندێک شێوێت؟ خۆی ئیلاجی زیبکەش پێویستەکە 3 بۆ 6 مانگ بەکاربهێنێت. تەنها هی زیبکە پێویستە ئیلاجی زیبکە 3 بۆ 6 مانگ بەکاربهێنێت. دوای ئەوەش پێویستەکە بە وردی و بە چاودێری بکرێت کە چۆن ئەیوەستێنی ئیلاجەکە. چکە تۆ 6 مانگ بەکارت هێناوە نەخۆشبێوی سەردانکە خۆی ئەیوەستێنێت، زۆر بەسەرەی هەڵەیاتەوە. یعنی ئەبێت تۆزێ تەحملی هەبێ لەگەڵی. زۆرە خایانێت. زۆرە خایانێت. بەڵێ ئەو پەڵەیەی کە لە کاتی دووجانیا دروستە بێت باسیەوەت کرد لە جارەکانی تریشا لە دووجانبوونەوە ئەشێ دووبارە بێتەوە. شتێک هەیە ڕێگری لێ بکرێت بۆی کە دروست نەبێت؟ کە دروست نەبێت؟ بەڵێ ناتوانین ڕێگری لێ بکەینە. ئەگەر دروست ببێت ئەوە هەر دەبێ ئیلاج بەکاربێنی، بەس تەنها دژەخۆرەکەیە کە توانی بەکاری بێنی، ئەویش چانسی دروستبوونەکە کەمەکاتەوە. بەڵام هەر ئەگەری هەیە دروست بێتەوە. باشە چەندێک دوای مناڵ بوون ئەگەر ئەو پەڵەیە کاڵ نەبەوە پێویستە سەردانی پزیشکی پێست بکەین. لەو فترەی کە شیرەیە کە شیری خۆیان بە مناڵەکە زۆرترین کاتە بۆ ئەوەی کاڵ بێتەوە. بەس هەر دەتوانین کرێمات و شتی شێ توانین بینوسین بۆ نەخۆشەکانەوە تەئسیری نێنە لەسەر شیری دایکەکە ناچێتە ناوی یانی سەلامەتە توانێ و کاتەش ئیلاج بەکاربێنی. بەڵێ کەواتە مەبەستەکە دەوێت شیری دایک بێتەوەی کاڵبوونەوەی پەڵەکە یاخودە و قۆناغی کە مناڵەکە ساوایە. شیری دایک بەس ئەو قۆناغا خۆی ئەخایەنێت، یعنی ئەو 6 مانگی یەکەمی دوای لە دایکبوونەکە باشترین کاتە بۆ ئەوی کاڵ بێتەوە پەڵەکە. کەواتە گەر دوای 6 مانگ کاڵ نەبووە ئەو کات پێویست بە بینی پزیشکی. بەگشتی ڕێنمایی خۆت هی بەڕێزت بۆ پێستێکی سروشتی و جوان چییە؟ چی بکرێت؟ وەکو پزیشکی پێست ئێمە تەنها تەرکیزمان لەسەر بەکارهێنانی دژەخۆرە. پێویستەکە هەر لە تەمەنی مناڵیەوە ڕابهێنرێت کە بێ دژەخۆر بەکاربهێنێت. و دژەخۆر وەکو چارەسەر نییە بڵێ ئەمە ئەیکەم بۆی تووشی شتێنە بن، پاراستنە تەنها لە پەڵە نییە. لە شتی ترکە وەکو شێرپەنجەی پێستا خانە شێرپەنجەکانی پێستێکە ئێمە لێترسین ئەوەیان. زۆر باشە. کەواتە بە ئومێدیەوەین کە پێستی هەموو لایەک جوان و گەشاوە بێت. دەستخۆشی بۆ بەڕێزت بۆ زانیاری و ڕێنمایەکانت.